ئێمە لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵ ئیسلامیەوە بە پێویستمان زانی کە خولێک بۆ کادیرانی سنووری ئەنجومەنی خۆمان بکەینەوە. خولەکە لە ژێر ناونیشانی پێگاندنی کادیرانمان ئەو خولەمان بە مەبەستی ئەوە بوو کە کادیرانی ئێمە لە سنوورەکەدا وشار بکەینەوە لە هەندێک ئەو شتانەی کە ئەمڕۆ لە جیهانی ئیسلامیدا بە تایبەتی لە کوردستاندا ڕوبەڕووی موسڵمانان دەبێتەوە، جا چی لە ڕووی فکریەوە بێت چی لە ڕووی جەستەیەوە بێت. ئێمە بۆیە بە پێویستمان زانی کە خولێشی لەو جۆرە بکەینەوە بۆ کادرانمان. لەو خولەشدا هەریەکە لە بەڕێزان مامۆستا ئیسماعیل ڕەسوول بەرپرسی مەڵبەندی سێهەولێر و بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵیمان بانگهێشت کرد بوو. خی گەورە پاداشتی خێریان بداتەوە کە هەندێک بابەتی باشیان وروژان کە دەتوانم بڵێم بۆ بەرچاوڕوونی موسڵمانان بە تایبەتی لەم سنوورەدا شتێکی باش و بەسوود بۆ خی گەورە پاداشتی خێریان بداتەوە.